بەڵێ سڵاوتان لێبێتن زرێبار دیارە کۆنفرانسەکە تا ئێستا بەردەوامە و ئەو ئامادەبوانایی کە لێرەن بەشێکیان ئەندامانی پەرلەمانی کوردستانن و بەشێکیشیان ئەو کەسانن کە شارەزاییان لە بواری نەوت و گازە هەیە. ئەو کۆنفرانسە تایبەتە بە هەرێمی کوردستان، بەڵام ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە پارێزگای هەڵەبجەی تیانیە کە پارێزگای هەڵەبجە شتێکێکە لەو پارێزگایانەی کە نەوتی لێیە و دەمێ باس لەوە بکەم کە لەو کۆنفرانسەدا ئەوەی کە زۆر باس کرا مەسەلەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بوو، بەڵام داهاتەکەی دیانێم واتە ناشەفافی کە لە پرۆسەی نەوتدا هەیە کە ئەو لە ماوەی ڕابردووشدا کێشەی نێوان حکوومەت و پەرلەمان بووە کە بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان پێیان وایە پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان ناشەفافە لە ڕووی فرۆشتن و یاخود ئەو گرێبەستانی کە کراوە و داهاتەکەی. و دەمێ باس لەوەش بکەم کە پارێزگای کەرکووکیش ئەندامانی ئەنجومەنیان و هەروەها سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەو کۆنفرانسە بەشدارە. ئەوانیش نیگەرانی خۆیان لەوە دەربڕی کە ماوەی چەند مانگێکە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی کەرکووک هەناردەی دەرەوە دەکات، بەڵام بێ ئەوەی هیچ داهاتێکیان دیار بێتن و ئەوەش کاریگەری خستۆتە سەر ئابووری شاری کەرکووک بۆی کە هەم لە حکوومەتی ناوەندیەوە بودجیان بۆ ڕوانە ناکرێت و هەم حکوومەتی هەرێمی کوردستانیش نەوتەکەیان دەفرۆشێت و بودجەی یاخود ئەو پارەیە ناگەڕێتەوە بۆ ئیدارەی کەرکووک. و دەمەوێت باسەوە بکەم کە بەشێک لەو کێشە و گرفتانەی کە هەیە بەوتەی بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان کە لە فراکسیۆنی بەتایبەتی بڵێم فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بوو هۆکاری ئەو کێشانە دەگەڕێنێتەوە بۆ دۆخی سیاسی ئێستای هەرێمی کوردستان کە بەو شێوەیە ناکۆچی لە نێوان لایەنەکاندا هەیە و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە لێک تێنەگەیشتن ڕوو بدات یاخود لێک تێنەگەیشتن لە نێوان ئەندامان یاخود لە نێوان وەزارەتەکانیش ڕوو بدات و ئەوەیە کە بەشێک لە ئەندامانی پەرلەمان دەڵێن هەرێمی کوردستان لەژێر قەرزێکی زۆردایە کە بە 22 ملیار دلار دەخەملێنرێت. بەڵێ ڕێبوار جگە لەو لایەنانەی کە باست کرد هیچ بەرپرسێکی حکومی یا خۆ لیژنەی سامانە سروشتیەکان لە کۆنفرانسەکەدا ئامادەیە؟ بەڵێ وەکەوەی کە ئێمە تێبینیمان کرد هیچ بەرپرسێکی حکومی نیە، تەنها ئەوەیە کە ئەندامانی پەرلەمانی کوردستانن، چالاکوانەکانن و هەروەها ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکانن و ئەو کەسانن کە شارەزاییان لە یاخود شارەزای بواری نەوت و گازن لە هەولێر، لە سلێمانی، لە شاری کەرکووک هاتوون لێرە لەو کۆنفرانسە بەشداریان کردووە و تا ئێستا هیچ بەرپرسێکی حکومی بە تایبەتیش بڵێن لە وەزارەتی سامانە سروشتیەکان لێرە ئێمە نەمان بینیوە.